سڵاتان لەبێ و ئەو کاتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر من شێزاستێقم ئەڵقەیەشتری بەرنامەی ئەزمموی پۆلتان پێشکەش دەکەم. بەڕێزانم بۆم ئەڵقەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەمزە سەرحان مامۆستا لە قوتابخانەی هیرانستی تێکەڵاو دەکەین. مامۆستا جان زۆر بخێر بێ. زۆر سپاس مامۆستا شێزا، سپاس بۆ بەڕێزتان، سپاس بۆ تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. بە دەرفەت هێزان لە نزیکەوە دەستخۆشیتان لێ بکەم چونکە ئەو تەلەڤیزیۆنە وەکو تاکە تەلەڤیزیۆنێکی پەروەردەیی لە سنوورەکەدا توانیویەتی پێشمەرگە ئاسا ڕۆڵی خۆی بینێ، بە تایبەتیش لە سەردەمی کۆڤید-19 کە توانیتان ئەو کەلێنە پڕکەنەوە، ئەو بۆشایە پڕکەنەوە کە کەوتە نێوان خێزان و قوتابخانە و قوتابی و قوتابخانە، توانیتان لە ڕێی بەرنامەکانتانەوە لە ڕێ ئەو بەرنامانی کە تۆمارکرابوون بەرنامە پەروەردەیەکانتان ئەو کەلێنتان پڕ کردەوە. ئەمەش خزمەتێکی گەورەتان کرد بەڕاستی سواز بۆ زەنامشت. ویستم ئەوش دووە ڕاستکەمەوە لە قوتابخانەی ئاشتیستی. ئاشتیستی بەڵێ بەڵێ. مامۆستا جان قسە دەکەین لەسەر ئەزمموی مامۆستا و کاریگەریەکانی لەسەر پرۆسەی خوێندن. بۆ حکومەتی جەنابتان کەسێکی بە ئەزممونن لە بواری پەروەردە و فێرکردن کە 28 ساڵ خزمەتتان هەیە لە سەرەتاکانی کارکردنیشتان بریتی بووە لە کاری ڕاگەیاندن، کاری ڕۆژنامەگەری لە رادیۆ و تەلەڤیزیۆنەکان. هەم ئەزممونتان لە بواری پەروەردەیی لە ناو وەزارەتی پەروەردە هەیە، هەمیش ئەزممونتان لە بواری پەروەردەیی لە کاری ڕاگەیاندندا هەیە. لە سەرەتادا پرسیاری ئەوە دەکەم، ئەزممون بۆ مامۆستا یاخود پسپۆڕیەت بۆ مامۆستا کامەیان زیاتر بەرەو سەرکەوتنی دەبا؟ ڕاستە هەردووچیان دەتوانم بڵێم تاوکەری یەکن مامۆستا شێزاد، چونکە چ ئەزممون گرنگە و پسپۆڕێکەش لە پاڵ ئەوەشدا هەردووچیان دەبنە زەخیرێک بۆ تاوکردنی ئەو ئامانجەی کە مامۆستا هەیەی. چونکە ڕاستە مامۆستامان هەیە ئێستا لەوەیە تەمەنێکی زۆری هەبێت ناو پرۆسەی پەروەردەیە بێ، بەڵام لەوەیە وەکو پێویست ئەزممونێکی سەرکەوتووی نەبێ. بەڵێ. و مامۆستاشمان هەیە، بەڵام لەوەیە تەمەنی کەم بێ، دواتریش سیرەکەی ئەزمموی جوانی هەیە، سیرەکەی شێوەز و ڕێچکەی تایبەت بەخۆی لە ماوەی چەند ساڵی کورتی تەمەنی لە بواری پرۆسەکەدا دۆزیوەتەوە. ئەو تەریقی کە ئەو دێڵەیە، ئەو شێوازەیە، ئەو ڕێگایی کە ئەو هەڵی بژاردووە لەوەیە سەرکەوتتر بێت لە من کە من ساڵانێکی زۆرە، بۆیە هەردووچیان تەواوکەری یەکن. بەڕای من چه ئەزممون و چه ئەو بابەتی کە وەکو خۆی پسپۆڕیەکەی هەردووچیان تەواوکەری یەک دەبن، دوازار هەردووچیان خزمەت بە پرۆسەیەک دەکەن کە ویش پەروەردەیە. ئەگەر بین سەرەتا باز لە مامۆستایەکی خوددان پسپۆرێتێک تایبەت بەخۆی بکەین. مامۆستایەکە پسپۆڕێتێکی لە بابەتێکی خوێندن هەیە، سەرەتاکانیەتی و هیچ ئەزممونێکی ڕابردوو نییە لەوەی کە بتوانێت سوودی لێوە بگرێت، لەوەی کە هەم ببینین هەم بۆی کە تەجروبەی ڕۆژانە و بەرکەوتەری قوتابیان هەیە. جیاوازێک هەیە لە نێوان پسپۆڕێتەکان، بە نمونە پسپۆری بیرکاری یاخود کۆمەڵایەتی یان هونەر و وەرزش. بەخۆی جاران ئەگەر ئێمە ئاور لە ڕابردووی چەند ساڵێکی پێش ئێستا بدەینەوە، مامۆستا دەبوو پسپۆر بووە لە هەموو وانەکان، شارەزایی هەوایە، بەتایبەتی لە قۆناغی بنەڕەتی، بەتایبەتی لە قۆناغی بنەڕەتی زۆر گرنگ بوو، چونکە تو مامۆستای کە تازە دادەمەزرا دەیان بردە دوورە شوێنێکی دوورودەست، شوێنێکی نایی لە قوتابخانێکی گوندێک یان لە قەزایەک ناحەیەک دایاننا، لەوەی بەتاق تەنیا ئەو قوتابخانەکەی بەڕێوە بردایە. ئەم مامۆستایە دەبوو بۆ خۆی هەم کوردی بوتایەتەوە، هەم عەرەبی بوتایەتەوە، مەسەڵەن هەم ئینگلیزی بوتایەتەوە، هەموو پسپۆڕەکانی کرێ بۆ شارەزای هەبووە. ئێستاش لە شوێنە دوورە دەستەکان ئێستاش دەتوانین بڵێین ئەم گرفتە تا ئێستا هەرماوە، دەوەستێتەوە سەر ئەو مامۆستایە تا چەند خۆی پرچەک دەکات بە زانیاری و معلومات. ئەم پێم سەیرە لە هەندێک ناوەندی خوێندن کاتێک کە بڕێبەر ئەوە لە مامۆستایەک دەکات دەڵێت تۆ بڕۆ ئەو وانەیە بۆ بڵێەوە، دەڵێ من نازانم یا اختصاصی من نییە. مامۆستا ئەگەر مامۆستا بێ دەبێت خۆی پڕ لە زانیاری و معلومات کە لە مامۆستا ئەو وەڵامە لەوەی کە مامۆستاکە وەڵام داتۆ دەڵێ ئەوە پسپۆڕێتی من نییە، ئەو خود زیینەوەیە یاخود تەمبەڵی مامۆستایە، یان بە حەقیقەت مامۆستا دەیەوێت حەقێکی تەواو بە وانەکە بدات و ناتوانین بخاتە ئەستۆی خۆی ئەو بارە قورسە. ئەگەر ئیخساس و پسپۆڕی خۆی هەبێ بڵێ من ناڵێ مقەی ناکە، بەڵام ئەگەر تۆ لە شوێنێکە مەجبور بی
مامۆستا دەبێت بچێت بڵێتەوە بۆ سوودی خۆی تایەتی چکە دواڕۆژ تۆ مناڵێکت هەیە لەوەیە بێتەوە لە پۆلی چواریان پۆلی پێنجە لە زانست تو بە خۆت ئیخساسی بیرکاریە ئەو لە زانست دێ دەڵێ ئەم بابەتەمان بگرتەوە تو بۆ بشتیکەوە ئەگە بڵی نازانم کەواتە تۆ چ مامۆستایەکی کە ئەزمونێکی واد نەبێ معلوماتێکی واد نەبێ لەسەر 2000 خۆشی ئەوە دەبێتە ئەزمونێک بۆ خۆت پەیداکەی چکە من یەکەم ساڵ لە هەولێر لە قوتابخانەی بێتواتە ڕاستم اختصاسم هەنەرە پێشتریش کوردی وتوەتەوە عەربی وتوەتەوە بیرکاریش وتوەتەوە و زانستیش وتوەتەوە بەڵام لەگەڵ ئەو مەنهەجە تازەی کە گۆڕا زانست بە بەرگێکی گەورەوە من یەکەم ساڵم بوو مامۆستا بەناسکە ماستە پەرشتیارمان هات تی بەم شێوەیەکی کاتی ئەگەر زانستت لایە بزانم ئەو فترێ چۆی دەڵێتەوە لە ماوەی 2 مانگە بە شێوازێکی زۆر جوان بە شێوازێکی ئەکادمی پرۆفیشنالمانەوانەکەمتەوە لە تەقییمکردنە لە مامۆستای زانستی هەر لە مەکتەبەکەی خۆم دەرزی بەرزترم هێنا ئەوە دەوەسێتە سەر زەوق و سەلیقەی ئەو مامۆستایە چەند خۆی ماندوو دەکا بۆ ئەو بابەتە چەند خۆی ئامادەکات پێشتر و چەند پشت بە پلان دەبەستێ کار لەسەر پلانەکە دەکا و خور باگراوندی معرفی پشت بۆ مامۆستا زۆر گرینگە ئەگە باگراوندێکی باشی هەبێ دەراسێکی باش بکات بۆ بابەتەکە زانیاری کۆ بکاتەوە لەسەر بابەتەکە حتمما خۆی ماندووکە بەڵام لەگەڵ ڕێزم وە خۆت وتت ئاماژەت پێدا ئەمە تەمبەڵیە زۆر جار مامۆستای ئێمە خۆی لەوە بەتەنادا ئەو جار دەتوانین بڵین نایبنین تەمبەڵی نایبنین کەمتەرخەمی نایبنین ئەوەی کە ئیهمالە بۆ بابەتەکە و لەوەیە بەڕێوەبەریش ئەو چەکە قورسەی بەرامبەر بەکار نەهێنێ زەختێکی لێ بکات دوزار هەموو مامۆستان و پێویستمان بە ئەزمموی زیاترە چونکە مامۆستا دەبێت هەمیشە خۆی ئەبدێت کاتەوە بە زانیاری تازە علم لە پێشکەوتندایە زانست لە پێشکەوتندایە ئەمڕۆ ئێمە ئامێرێکی زیرەکمان لایە ئەو ئامێرە زیرەکە بە کۆمەڵێ وێژنی تازە دوو ڕۆژیکە کۆمپانیایشکە دێ ئامێریکە زیرەکرددارێ کەواتە گەر من بەردەوام بخم ئەبدێت نەکەمەوە بەردەوام سێرج نەکەم بەردەوام نەگەڕم بە دوای زانیاری تازە دادەبڕێم لە کۆمەلگا ڕاستە جاران مامۆستا ئەو کەرەستەی کە ئیشی لەسەر کرد قوتابی بوو قوتابی دەبوو بۆ خۆی هەوڵی دابایە بگەڕابایە و ئێستا هەموو کەرەستەکان بۆ قوتابی واڵایە هەموو کەرەستەکانی لە بەردەستا بە ئامێری زیرەکەوە بە ڕۆژنامەوە بە گۆڤارەوە بەڵام قوتابی کەمتەرخەمە لەو بوارێکە تێدایەتی مامۆستا وەکو زەنامتان باست کرد کە پسپۆڕێتی خۆتان زیاد لەوەی کە پێتان سپێردراوە بابەتی شتان توتۆ سەرکەوتوی کەسێک کە پسپۆڕێتی خۆی دەگۆڕێ لەوەیە کە لە پسپۆڕێتەکەی خۆی لە کارەکەی خۆیدا بە تایبەتی لە بواری هونەر کەسێکی سەرکەوتونێ یاخود هەندێک زار زۆرێک لە بڕوابوون یعنی بەداخەوە لە ناو هەندێک بەشێک لە دەرچوانی پەیمانگا ئۆکادیمیەکان لە بەشەکەی خۆیان تەواو دادەبڕێن هەر قەناعەتیان پێینە بڕوایان پێینە کە خۆی لە خۆیدا لەوانەیە زیاتر لە 9 ساڵ خوێندنیان کردووە لەو بابەتە ینی ئەو دابڕانە یاخود ئەو سەرکەوتویە لە بابەتێکی تر بۆ چ دەگەڕێتەوە بۆی دەگەڕێتەوە کە دەیوێت حەزەکەی خۆی و خولیاکەی و ناونیشانەکەی خۆی بگۆڕێ یان لەوەی کە بەجددی لە بەشەکەی خۆی سەرکەوتووە شێزت ئەوە گرفتێکی گەورەیە گرفتێکی گەورەیە لە ناوەندەکانی خوێندن ئێستا زۆربەی زۆری لە ناوەندەکانی خوێندندا لە قوتابخانەکان دەچێت قوتابخانی و مامۆستای پسپۆڕی تایبەت بە هونەری نییە یان وەرزشی نییە ڕاستێ ئێمە دەرچوومان کەمە لەگەڵ ئەوەی کە ئێستا ئێمە خاوەری چەندین پەیمانگاین بە دوای ڕاپەڕینەوە لە قەزا و ناحیەکان پەیمانگای هونەرجوانەکان کراوەتەوە لە شار و شارۆچەکان جاران هەبوو تەنها تۆ لە مووسڵ هەبوو لە بەغدا هەبوو دوو پەیمانگا بوو وەکو پێویست کادری پێناگەیان ئەو کوردیش وەکو پێویست دانەندە مەسرا وەریش نەدەژێت لەو پەیمانگا و لە ئەکادیمیەکان بەڵام دوای ڕاپەڕین تەماشا دەکەین حکومەتی هەرێمی کوردستان هاتووە لە شارە گەورەکانەوە دەستی پێ کردووە بۆ قەزا و ناحیەکان خاوەنی ئەو هەموو پەیمانگاین وەرگرتن لە پەیمانگای هونەرجوانەکان ئەم زۆر جار لە میانی بەدەدەچوونەکانی خۆم لە بواری ڕاگەاندن کە دیمانە لەگەڵ کەسێکی پسپۆڕی هونەری دەکەم ئاماژە بەواکەن کە ئەو خەڵکانی کە دێنە ئەو شوێنە بڕاتێ بەس بۆ پڕکردنەوەی مەقعد و کورسیە خەڵکانێکن لەگە ڕێزم بەواستا خەڵکانێکن
هیچ لە هونەر نازان خەڵکانێکن بەس بۆ پڕکردنەوەی شوێنەکە و خەڵکانێکن بەس بۆی کە بڵند شادەکە بەدەستێنی و تەواو ئەم کادرەکە دەردەچێت لە پەیمانگای هونەرە جوانەکەەوە خۆت دەڵی پسپۆری خۆی دەگەڕە دوایی کە پرسیارەکەی تۆ بەم شێوێ بوو بە بەڵا هاتوت ناو وەکو بەڵایە کات ناو هونەر و خۆشی دەکاتە بەر لەسەر پەروەردەی هونەر دوزارش هیچ بەرهەمێکی نابێ بەرهەمی نابێ ڕاستەوە خۆ دەڵی پسپۆرەکەی دەگۆڕی لەوەی لە پسپۆڕێکەکە سەرکەوتوی بێ بەڵامەکە خۆی ماندووکە کەسێک بێ خۆی ماندووکە ڕاستە تۆ پەیمانگا وەکو پێویست پێ ناگەێنێ ناتکە بە هونەرمەند و لە قوتابخانەش بە هەمان شێوە هەموو کەسێک ناوێ بە ئەدیسۆن و هەموو کەسێک ناوێ بە دابنشی و هەموو کەسێکش ناوێ بە پیکاسۆ مامۆستا هەموو زانیانەکە لەوەی پێ نەدا لە 100% تۆ دەبێت جوودی تا کەسی خۆت بەکاربێنی معریفەی خۆت گەڕان و ماندووبوون و شەونخونی خۆت بەکاربێنی بۆیە ئەو مامۆستایەش بە سەدفە چۆتە پەیمانگای هونەرە جوانەکانی یان بە پاڵ یان لە ڕێی علاقاتی شخصیەوە ئەمە حەزی کەسێککە لا دەبە کەسێککە لەوەی توانایەکی باشی هەبێ ئەزمونیشی هەبێ پێشەوەی بچێتە پەیمانگا بەڵام دواتر ئەویان وەردەگیرێ و ئێمە بەرناگیرێ ئەو دەبێتە بەڵا بەسەر وەزارەتی پەروەردە و لە ڕێزگە هونەرێکەش لادا و دەبێتە باریش و وەکو خۆت گوتت اختصاص شوێنی کەسێکش دەگرێت کۆمەڵی حەز و ئارەزوی زۆر گەورەتر و ئومێدی گەورەتر و هەتا تاقە و توانای زیاتریشی هەبێت بە دڵنیاییەوە خەڵکمان هەبووە بە ناویش لامانە چوە لە کاتی چاو پێکەوتنی پەیمانگا وەرنەگیراوە ڕۆزێکیان داوەتێ بەڵام ئێستا کەسێکی ناودارە هونەرمەندێکی بە ئەزمون چ لە شانۆ دەڵی چ لە شێوەکار دەڵی چ لە مۆسیقا دەڵی ئەو بەبێ شەهادەیە ئەزموندارە اختصاسە و ڕێزگەی خۆشی دۆزیوەتەوە ئەویش لەگەڵ ئەوە چۆتە پەیمانگا و وەرگیرە بەڵام ئێستا هیچ بەرهەمێکی نیە و مدبووە لە حاڵەتی مدبوونەیە مامۆستا هەمزە قسەڕەوانی و زمان پاراوی و بوونی باگراوندێکی ڕۆشنبیری بۆ مامۆستا زۆر پێویستە بە تایبەتی تۆ بەرامبەر کۆمەڵێک منداڵی لەوانەیە ئێمە وەکو تەمەن بە منداڵ دایان خۆینە بەڵام پرسیاری زۆر گەورە و ینی ڕێی زۆر جوانیان هەیە بە تایبەتی لە کاتی وانەوتنەوەکان بە تایبەتی لەو کاتانەی کە مامۆستا ڕێگەک دەدا قوتابی بەشدار بێ تۆ پێ وایە وەکۆی کە دەرچووی بەشێکی هونەری کە پێویستی بە هەم بە ئەدا و بە دەنگ و بەڕەوان بێژی و بە بەلاغە و بەوانەوە هەیە پێ وایە مامۆستایەک چۆن بتوانێت ڕەوانی لە قسەکردن و زمان پاراوی لە دەربڕین و ئەو شێوازی دەربڕینێ کە پێویستی بە جوولە و بە حرەکە و هەندێک جار ئەداکردنی پیت و وشەکان هەیە بۆی منداڵ قوتابی بە جوانی فێری بە جوانی گوێن ڕابگرێ و هەست و هۆشی لای مامۆستا بێ چۆن بتوانێت بگا بەو ئاستەیە مامۆستا کاتێکە دادەمەزەوە یەکەم ساڵ وەکو ئەزمون قورسە بۆ بەڕاستی یەکەم ساڵ بۆ هەر کەسێک کە دەرچووی پەیمانگا بیان کۆلێژ بێ کە دێتە ناو پرۆسی پەروەردە و فێرکردن و تێکەڵ بە قوتابیان دەبێ بۆ ئەو قورسە بۆ لەبەرەوەی ئەو لە ناوەندی خوێندە نابووە لەگەڵ قوتابیا پەروەردە بووە کە دێتە عالەمێکیکە لەگەڵ منداڵە تەعامل دەکا و لەگەڵ ئەوەشدا دەروونناسیشی خوێندووە کە خوێندێتی تۆ دەبێت تێکەڵ بە ژمارەیەکی زۆر لە قوتابیان دەبی هەرێکە و لە شوێنێک هاتووە هەرێکە لە ناوچەیەکەوە هاتووە هەرێکە و پەروەردەی بیئەیەکە ئەتۆ دەبێت بتوانانی وەکو کەسێکی دەروونناس تەعاملێکی تاو لەگەڵ هەموو قوتابیەکان بکەیت جیاوازیشیان بە هەمان شێوە بەکاربێنی ئەو خاڵی کە بەڕێزت باست کرد ماوەسە شێرزاد ڕەوانبێژی و نوتق و سەوتێکی باش یەکێک لە خاڵە هەرە بەهێزەکان بۆ مامۆستا خاوەن کەسایەتێکی بەهێز بێ کەسایەتێکی مەحبوب و خۆشەویست بێ دوم خاوەن ئەدایەکی سەوت لەسەر یەک وەترێ سەوتی دەنگی نەکەوێ بتوانێت بە دەنگ چکە زۆر جار دەنگ ئێمە لە شانۆ خوێنومانە تەنها بە دەنگ دەتوانی یان بە ئاماژەیەکی چاو دەتوانی یان بە ئاماژەیەکی پەنجە دەتوانی کۆنتترۆڵی پۆلێک بکەیت پۆلەکە ئەگەر لە 10 کەس بێت تاوەکو 15 کەس و تا 25 و 30 کەسش بێ ماشەڵڵا پۆلەکانی ئێمە بە خۆت زانی لەبەر نەبوونی بینایی گەورە گەورە لەوەیە زمان دێ لە پۆلێکە 50 تا 60 لە بەشمان ژماردووە
مامۆستا دەبێت لە ماوەی ئەو نیو سەعات تاوەکو 40 دقیقە و 45 دقیقە بتوانێت هەم کاتەکانی دابەشکە هەم زەبتی پۆلەکەی خۆیکە و هەمیش بتوانێت وانەکەشی بڵێتەوە سەرکەوتی بێتیایە. بۆیە دەنگ فۆنەتیک سەوت زۆر گرنگە بۆ مامۆستا و زمان پاراویش دان پێدانان بە وشەکە و مەخرەجی وشەکە دەرهاوشتی وشەکە لە چوە دێ لە بن زمانەوەی دێ لە بن مەڵاشەوە دێ و چۆن زمانت بەکاردێنی تۆ دەبێ بۆیان چاکەیتەوە چکە مناڵ هەیە هەرێکەوە لە شوێنێک هاتووە هەیە لە گوندەوە هاتووە هەیە لە قەزایەکەوە هاتووە لە ناحەیەکەوە هاتووە شێوەزارەکەشی لەوێ جیاواز بێ لەگەڵ تۆیە و لەوێ ئەو پیتی حێ بە شێوازێک لە فزکە تو دەبێ بۆی چاکەیتەوە بەغڵەت لە فزەکە دەبێ بۆی چاکەیتەوە چ جایوە کە مامۆستاکە بۆ خۆی بەغڵەت بەکاری بێنێ کەواتە هەر بەغڵەتی دەڕوە بۆیە ئەو مامۆستایە دەبێت هەم دەروونزان بێ هەم سپۆر بێ هەم شارەزایەکی پەروەردی باشی هەبێ زۆر گرنگە تۆ لە قۆناغی سەرەتاییەوە کەسێک پەروەرداکەی چونکە تۆ بە سەقەتی پەروەردە کرد خوا نەخواستە ئەو وشەیە ناخۆشە بەکاری دێنم ئەگە بە خواری پەروەردەت کرد هەر بە خواری سەرجەم قۆناغەکانی کە بازنەی یەکەم و دووەم و سێمش دەبڕێ بێگومە مامۆستا هەمزە یەکێک لە کارە سەرکەوتوەکانی مامۆستا ئەوەیە کە جگە لەوەی کە وانە دەڕێتەوە و ئەو بابەتەی کە پێویستە و من هەست دیاری کردو دەیڕێتەوە ئەوەیە بە تایبەتی مامۆستایانی هونەر دۆزینەوەی بەهرەکانە یعنی قوتابیەک لە قۆناغی بنەڕەتی بە تایبەتی لە بازنەکانی دوو سێ بەسەرەوە بەهرەکانی تێدا دەردەکەون یعنی قوتابیەک پێویستی بەوەی هەیە کە تۆ پاڵپشتی بی هاندەری بی هاندەر لە ڕوە معنەویەکەی هاندەر وەکو ئەوەی کە ستایشی کارەکانی بکەیت لەوەی کە ئەگەر بکری پێداویستەکانیشی بۆ دابین بکەی بە تایبەتی منداڵێک لەوانەیە نمونەیەکی جوان بێت لە بەهرەمەندی لە بواری وێنە کێشاندا لە بواری نواندندا لێرە مامۆستا ئەرچی چییە ئەرچی مامۆستای هونەرە یاخود هەر مامۆستایەک دەتوانێت ئەو بەهرانە بجوزێتەوە و گرنگیان پێ بدە بەخۆی ئەو بابەتی ئاماژە پێدا پرسیارێکی زۆر گرنگ و حساسە ئەوەی کە ئێمە پێی بدەناڵێین و ساڵانێکە لەگەڵ تەمەنی خۆمانە هەڵدا کشێ پێوی دەناڵێن ئەو بابەتەیە نەبوونی مامۆستای پسفۆڕ و اختصاص لە ناوەندەکاندا ئەو گرفتوان بدوزە هەموو جا من دەڵێم وانەی هونەر وەکو کەشتیەک وایە یان پەروەردە بەگشتی وەکو کەشتیەک وایە ناو دەریایەکی گەورەی بێبن لەسەر ئەو کەشتی کۆمەڵێک ماسی گر چۆن بە قوڵاب دەهاوێن ناو دەریاکەوە بۆیکەوە ماسی بکردن یان ڕای ماسی بکەن ئێمەی مامۆستایان لەسەر ئەو کەشتیە بە قوڵابەکەمان قوڵاب کاتێ دەهاوینە خوارەوە چۆن ئەو دەریا گەورەیە پڕ لە دڕ و مەرجان و گەوهرە ئێمەش وەکو مامۆستایان دەبێ مادبوونێکی زۆر شەونخۆیش زۆر بکەین تاوەکو ئەو بەهرە جوانانان دەدۆزینەوە چونکە ناوەندەکانی خوێندن بەڕاتێ بێ لە پۆلی یەکەوە لە بازنەی یەکەمەوە ئەگەر مامۆستایەکی پسپۆڕ و لێ هاتوو شارەزا ماندوو ئەو بەهرە جوانانی پۆلی یەک بدۆزیێتەوە پەرەی پێبدا گەشەی پێبدا ئەو منداڵە پاڵپشتی مادی و معنەوی بکرێ چ مامۆستا چ خێزانی دایک و باوکی چکە من زۆر جار کە دایک و باوکی قوتابی دیە بۆ لامان سەردانمان دەکەن دەستخۆشی لێ دەکەم پێی دەڵم تکایە هاوکاری بە بەهرەی جوان جوان دەدۆزینەوە ئێمە بەهرە هونەریەکان بێ بەهرە وەرزشەکان بێ بەهرەی وەرزشیمان دۆزیێتەوە باوکە هەر ئاگای لێ نەبووە پێمان گوتۆ تکایە پاڵپشتی بکە لە هاویندا بیبە بۆ ناوەندێکی وەرزشی بیو بۆ شوێنێک بیو بۆ چالاکی قوتابخانەکان ڕات هەبێ پشتی ئێمەی گرتووە و بخۆی نەیزانیوە ئێستا یاریزانێکی باشە لە ئاستی کوردستان و هەولێرشدا ئێستا ئەو قوتابیانی کە ئێمە دۆزیمانەتەوە ئەکتەرن مۆسیقاژەنی باشن ئێمە ئەومان بۆ دەبینێتەوە 2000 کۆمەڵی بەهرە هەیە دەبێ بیدۆزینەوە وەکو باسم کرد ناو کەشتێکە ناو دەریایەکەدا دەریایەکی گەورەی بێبن پڕ لە دڕ و گەوهر و مەرجان و بەردی گران بەهایە تو دەبێ ماندووبی تاوەکو ئەو بەهران دۆزیتەوە مامۆستا دۆزینەوەی ئەو بەهرانە و ئەو گەوهر و ئەو بەرە بە نرخانە پێویستی بە ئەزمونە یاخود پێویستی بە هۆشیاریەکە کە باگراوندێکی خوێندنەوە و معریفە و تێکەڵبوونە لەگەڵ دنیای تازە لەگەڵ دنیای تازەکە پێویستی بە متابعەکردن هەیە بە چاودێریکردن هەیە
ئەو چاودێریکردن زۆر ئەساسە بەلایمەوە چاودێریکردن کە تۆ با بەهرەکان دۆزیتەوە بابی دۆزیتەوە مناڵی دەزغەنجینی تایە مناڵی دەنگخۆشی تێدایە مناڵمان هەیە ئەکتەرێکی باشە بەتوانایە لە لاساییکردنەوەدا هەر بە خۆی حەزیش تایە مناڵمان هەیە دەست و پەنجەیەکی جوانی هەیە لە گرتنی فڵچە و قەڵەمدا هەلە تۆنی ڕەنگدا کاتێک کە ڕەنکان بەکاردێنە سەر کاغەزێک کاتێک کە وێنەی شتێکت بۆ دەکێشێ سروش شتێکت بۆ دەکێشێ کاتێک کە ئەو بابەتێک کە تۆ پێی دەڵی وەرە بۆم کە ڕاستەخۆ بۆ دەکاتەوە بە جوانترین شێوە بەهرە دۆزینەوە زۆر گرنگە بۆ مامۆستا و متابعەکردنیشتی ئەساسە چکە تۆ بەهرەکان دۆزیەوە هەوڵدا دەستخۆشی لێ کرد تەرجیعت کرد هانتدا قەڵەمێکت بۆ کڕی پاسیلت بۆ کڕی بۆیت بۆ کڕی دەفتەرێکی وێرت بۆ کڕی ئەمە دەبێتە تەرجیعێک بۆ ئەو قوتابیە دەبێتە تەرجیعێک زائیدەن ئەوەی کە باسم کرد خێزان زۆر زۆر ئەساسە پشتی تۆ بگرێ هاوکاری جگەرگۆشەکەی خۆی بێ بۆی بتوانێت ئەو باریکەتایەتی هەوڵی لەگەڵا بدە بەداخەوە کۆمەڵی بەهرەمان هەیە دەیدۆزینەوە دوجار خێزان وەکو پێویست هاوکارمان نابێ دایک و باوکەکە لەوەیە باگراوندێکی ڕۆشنبیری وایان نەبێ یان تێڕوانی فکری لە جیاواز بێ لەگەڵەوەی تۆیان پێ زۆرجاران ببرە مامۆستا زۆر زار دەوترێت کە با منداڵەکە سەرقاڵ نەبێ بەو لایەنیشتر جگە لە مەسەری خوێندن کە دوزاریش ئێمە هەمومان دەزانین ئەو منداڵانێک کە بەهرەمەندن لە بەشێک لەو شتانی کە هەیە لە ژیان وەرزشە خوێندنەوەیە هوەرە بەگشتی ئەوانە سەرکەوتوترن لە خوێندن لەوانەیە لە بەشێک لەوانەکانی خوێندن تا ڕادەیەک ئاسیان بەو شێوێ نەبێ بەڵام بەگشتی ئەوانە ئاسۆی بیر و بیرکردنەوەیان فراوانترە بەدڵیاییەوە وانەی هوەر و وەرزش ئاسوی بیرکردنەوەی قوتابی فراوانتر دەکات ڕاستە خێزان هەیە دەڵێ با سەرقاڵ دەبێ بەوانەکەەوە لەوێ وغەنەکانی کە دابڕێ بگەی ئەمە تەنسیقمان هەیە لەگەڵ مامۆستاکانی کەش دەڵین ئەو قوتابیە ئەو بەهرەی هەیە فەرمی لە فلانە بیستیفاڵ ئەو گورانەیە گوە دیارە و پێشەنگایی کردەوە یانە و بەشداری کرد لە شعر و پەخشاندا تەرجیعی مامۆستاکانی کەش دەگەین هاوکاریان بکەن بە نمرە هەریزن بڵێ کاکە من ڕۆژ لەو مانگەدا 2 نمرەی زیادت بۆ حسابەکەم وەکو تەرجیعێک کە وات کرد تۆ کۆمەڵی بەهرەی کەشان دەردێ شەرم یەکێکە لەو هۆکارانە قوتابیم هەیە بەهرەی باشی هەیە ناوەندەکانی خوێندن بڕۆ چەندین قوتابیمان هەیە بەهرەی باشی هەیە بەڵام شەرم زاڵە بەسەریدا ناڵێ ئەو حەز و ئاوەری کە هەیەی کە پەنجی خواردوتە ناخ و دڵ و دەرونیا نارە دەری بڕێ مامۆستا چێ ئەو شەرمە بڕاوێنێتەوە لای بە ئەم شەرمە یەکەم مامۆستا بۆ هەیە دووەم هاوڕێکانی هاوکاری بن سێم لە ماڵەوەش زۆر زۆر ئەساسە بە پرۆڤەکردن لەگەڵ برابلەرەکەدا بەرامبەر بە ئاوێنێک ڕاوەستی ئەو حیوارەی کە هەتا یان کون ئەو بارەی کە هەتا کۆمەڵگا دەستخۆشی لێ بکە هانت بدە نەک پێی بڵێ جامە کەی وێنێتەوە کردوتە منیش دەزانەوە ینی ئەو مامۆستایانی کە لێرەش دانیشتوی قسەمان کردووە هەمیشە بازەوە دەکەن کە بەشێک لە قوتابیان زۆرێک لە تووشی شکانەوە دێن تووشی ئەوە دێن کە حەزەکانی خۆیان کب دەکەن یاخود زۆر جاران بەدزیەوە حەزەکانی خۆیان دەردەبڕن کە دوزاری ژوای لێ دەوردە ئەو حەزە دەپوچێتەوە و نامێنێ بەدڵنیاییەوە ئەوەی کە باسم کرد بۆیە وتم خێزان و یەکەم کۆتایی وتم خێزان وتم مامۆستاکان ئەنج قوتابیەکان ئەگەر دەستخۆشی هەبێت لایەن مامۆستاش لە بەرچاوی قوتابیەکانی کە دەستخۆشی لەو قوتابیە بکە و بەدڵنیاییەوە ئەو حەزە ناپوچێتەوە گەشتی پێدا زیاتر چەکەراکە چکە ئەو وەکو تۆیەک وایە تۆ دەبێ وەکو مامۆستایەکی خەمخۆر دەبێ ئەو تۆوە لێ بکەیت چەکەرە بکە ئاوی بدەیت لە شوێنێکی وادانی خۆری پێ بگات خەزمەتی بکەیت کەوات کە چەکەری کرد و چرۆی کرد دەبێتە گوڵێکی جوان کە و بە گوڵێکی جوانی تر دەستخۆشی لێ دەکرێت بە جوانیش دەردەکەوێت جی ڕێز دەبێت لە شوێنی بەرزدای دەدرێت خەڵک دەسێر وێنەی لەگەڵاگرێ ئەمە بەهرە هونەرێکەیە مامۆستا باسی خێزانت کرد خێزان چۆن بتوانێت بەهرەکەی بەهرەی منداڵەکەی بدۆزێتەوە کە بتوانێت هاوکاری مامۆستاش بێ لەوەی کە پەرە بە بەهرەکەی بدە لەوانەیە منداڵێک ئەگەر دەستخۆشێکی مامۆستای لێ بکرێ بەقات
دابینکردنی هەموو پێداویستەکان و ڕۆژانەش بە قوربانبوون و بە ساقەبوونی منداڵەکە لایەن دایک و باوکی و زیاتر ینی دەستخۆشیکردنی مامۆستاکەی زۆر لا گەورەتر و هاندەرێکی باشترە لەوەی کە خێزانەکەی هەموو پێداویستەکانشی بۆ دابین بکەن. بەدڵنیاییەوە منداڵ ئەو پێگەی ئەو ژینگەی کە دیدایەتی ژینگەی ماڵەوە زۆر کاریگەری هەیە. ئێمە معاناتێکی گەورەمان هەیە لەگەڵ هەندێک لە خێزانەکان. دەزانێت کە منداڵەکەی بەهرێکی باشی تێدایە، بەڵام باگراوندا ڕۆشنبیرەکەی یان پێگە جوگرافیەکەی ئەو یان بیرکردنەوەی خێزانی لە وای لێ بکە سرودێکی بۆ دەنووسیرەوەی بڵێ ئەم سرودە گوناحە یان کفرە یان وشەکانی لەگەڵ بیرکردنەوەی ئێمە ناگونجێ، وێنەی دەکات مەسن دەڵێ لەوەی ئەمە خوای گەورە سزات دە دو ڕۆژدا دەڵێمە لەبێ ڕۆحشی بۆ بکەی، گۆرانیەک دەڵێ بۆ کچ نابێت دەنجی بەرزکاتەوە پێ بکەنێ. ئێمە زۆر جار لەگەڵ ئەم باگراوندانە لەگەڵ ئەم جۆرە تێڕوانینانە گرفتمان بۆ دروست دەبێت. دەوەستێتەوە سەر ئەو مامۆستایە چۆن قەناعەت بە کەسوکارەکەی دەکات، چۆن قەناعەت بۆ دەکە کە ئەو کەسەی کە دەنگخۆشە هیچی فەرق نییە لەگەڵەوەی کە دوو ڕۆژەکە دەبێتە دکتۆر، هیچی فەرق نابێت لەگەڵەوەی کە دەبێتە هونەرمەندێکی ناودار لەسەر ئاستی کوردستان و جیهان دەناسرێ، تابلۆکانی دەچێتە وڵاتانی دەرەوە و فیلمێکی سینەمایی دەکات مەسەن وەکو ئەکتەرێک شانۆکارێک شانۆگەریەک دەباتە چەند بیستڤاڵێکی میهرجانی نێودەوڵەتی یاخود وەکو شاعیرێک دەناسرێ، هیچی فەرق نییە چکە ئەوەندەی ئێستا هونەر لە ڕێی هونەرەوە کێشە و ئازار و مەینەتەکانی وڵاتان گەلان و وەکان بە جیهان دەناسێنی بڕاتە بێت سیاسەیەک نەتوانێت وەکو پێویست بە 100 گوتار و 100 مەقالە ئازارەکانی گەلی کورد باتە درەوە. تابلۆی هەڵەبجە عمەری خاوەر زۆر بە ئاسانی لەوەیە لە هەموو دنیا بناسێتەوە کە ئەمە ڕەمزی نەهامەتی گەلی کوردە. مۆسیقای یەکی لە مۆسیقانە ژانەکانمان کە دڵشاد محەممەد سەعید بە پارچە مۆسیقایەک بۆ شنگال یان بۆ پێشمەگی دەڵێ زۆر بە ئاسانی لە هەموو ناوەندەکانی دنیا ناسێنرا و زانێ کە ئەمە نەهامەتەکانی گەلی کوردە. بەڵام سیاسەکانی ئێمە بەڵام خەڵکانی کە نەیانتوانی وەکو پێویست ئەنفال و چیمە باران و هەڵەبجە پەرلەمانتارەکانیشمان بە هەماشێوە وەزیرەکانیشمان بە هەماشێوە نەیانتوانی ئەم کۆمەڵە بابەتە هەستیارە لە ناوەندەکانی جیهان تەقێنەوە، بەڵام بە تابلۆیەک دەتوانێت. بۆیە دەڵێم ئەو منداڵە کاتێککە دەنجی خۆشە هیچی فەرق نییە لەگە دکتۆرێکە، هیچ فەرق نابێت لەگەڵ ئەندازیارێکدا. بۆیە گرنگە خێزان پاڵپشت و هاوکارمان بێ و هونەر کە دەوترێتەوە لە ناوەندەکانی خوێندن هیچی کەمتر نەبێت لەوانەکانی کە گرنگیش تەوای پێ بدرێت، ناوەندەکانی خوێندن گرنگی پێ بدە، بەڕێوەبەری قوتابخانە هاوکاری مامۆستای هونەر بێ، چونکە ئێستا قوتابخانەیەکی یەکجار زۆرمان هەیە مامۆستای هونەری نییە، قوتابخانەشمان هەیە مامۆستای هونەر دوان و سیانی لێ، بەڵام وەکو پێویست لەوێ نەتوانن ئەو پەیامە بگێنن. بەڵێ مامۆستا دیارە هەر لە دەستپێکدا قسەکردنمان بوو لەسەر ئەزمموی مامۆستا و کاریگەری لەسەر پرۆسی خوێندن. قوتابخانەیە کە کۆمەڵێک مامۆسای بە ئەزممون لەوەی کە خزمەتی وانەوتنەوەیان زیاترە، ئەویان یاخود قوتابخانەیە کە کۆمەڵێک مامۆسای چالاک ئەکتیڤ لە ڕووی جەستەیەوە، لە ڕووی خۆ پێشخستن، لە ڕووی وانەوتنەوە، لە ڕووی ئامادەبوونیان، ینی بەتایبەتی هەندێک مامۆستا هەیە بە دوای کات و فرسەتێکدا دەگەڕێ بۆ مۆڵەت، بۆ نەهاتن، بۆ وانە نەوتنەوە. کامیان زیاتر پرۆسەکە پێش دەخا، مامۆسایەکی بە ئەزممون یاخود مامۆسایەکی ئەکتیڤ و چالاک؟ بەخۆی هەر مامۆستایەکی بە ئەزممون بێ دەبێ ئەکتیڤ بێ، ینی وەکو سەرەتای یەکەم پرسیارشکە ئامازەم پێداوتم هەردووچەند تەواوکەریەکەن. کەواتە ئەزممون مەبەست دیێن لەوەی کە خزمەتی وانەوتنەوەی زیاترە، بەوەی نییە کە من ئێستا 27 ساڵ 28 ساڵە خزمەتم هەیە، بەڵام ئەگەر ئەزممونەکەی لەگەڵانە بێ وەکەوە هیچ نەکرد بێ. مامۆستاش هەیە 2 ساڵە دامەزراوە خزمەتی 2 ساڵە، بەڵام ئەزممونێکی باشە هەیە، توانێتی خۆی بکونجێنێ، خۆی بسەلمێنێ لە ناوەندەکەیە لە قوتابخانەکەی خۆی ئیبراز بکە، لە ئاستی پەروەردەیە دەناسرێ چ بە چەلاکی هونەریەکانی چ بە چەلاکی وەرزەشیەکانی، کەواتە ئەم تەمەنی 2 ساڵ و هاتووە خۆی قایم کرد،
ئەویش 25 ساڵ 30 ساڵە لە ناوەندەکەدایە و بەڵام نەیتوانێت وەکو پێویست ئیشی لەسەر بکات. بەڵێ مامۆستا هەمزە دەمەوێت دوای پرسیاری ئەوە بکەم بوون و هەبوونی ئەو دەستگایانێک کە پەیوەستن بە بواری پەروەردە بە تایبەتی بوونی دەستگایکی تەلەڤیزیۆنی وەکو تەلەڤیزیۆنی پەروەردە لەکوێدا ضرورەتی دەبینیەوە بە تایبەتی ئێستا کە بەشێکی خێزانەکان پەیوەست کراون بەوەی کە لە ڕێی شاشەکانەوە وانە بە منداڵەکانیان بڵێن لە قۆناغی یەکەمدا بارکۆدمان هەیە بۆ ناسینەوەی وانەکان بۆ ئەوەی کە بتوانێت خێزانیش ئەو وانانە لە ڕێی شاشەی مۆبایل و کۆمپیوتەرەکانیانەوە بە منداڵەکانیان بناسێن کەواتە ضرورەتی شاشەیەکی بەردەوام کە لە دەرخستنی وانەکان و لە ڕێنماییکردنە پەروەردەیەکان و لە شیکردنەوە شرۆڤەکردنی دیارە پەروەردەیەکاندا چۆن دەبینی؟ خۆی لە سەرەتادا کە ئاماژەم بەوە کرد کە تەلەڤیزیۆنی پەروەردەی توانیوێتی لە سەردەمێکە لە سەردەمێکی نەهامەتی و پڕ لە نەخۆشی و ترس و لە ڕۆژی کە باڵی بەسەر هەموو جیانە کێشاو و لەو توانی وەکو پێشمەرگەیەک خۆی بسەلمێنێ بە دڵنیاییەوە ڕۆڵی ڕاگەاندن زۆر زۆر گرنگە بە تایبەتیش ڕاگەاندنی پەروەردەیی چ ڕۆژنامە بێ چ تەلەڤیزیۆن بێ چ رادیۆ بێ هەوڵ بدەن بەرنامەکانتان فراوانتر بکەن بەرنامەی هەمە جۆرتان هەبێ هەوڵ بدەن بێنە ناوەندەکانی خوێندن تەنها هەر ناو ستۆدیۆ نەبێ پامنێرتان هەبێ بچێتە ئەو قوتابخانانەی کە لە هەڵسەنگاندا ئاستی چوارەمیان بەدەستێناوە یان ئاستی سێمە بەدەستێناوە بچن لەوێ لایەنە باشەکانی ئەو قوتابخانانە ئیبراز بکەن بۆی بێتە چاولێکەری بۆ ئەو قوتابخانانی کە ئاستی دوو لێک ماونەتەوە یا لە ئاستی سێدان چکە تۆ ئەگەر دید و پەیامت هەیە لە قوتابخانە 2 ساڵ لەسەر لەسەر یەک تۆ دید و پەیامەکەت هەروە خۆی بوو ئاستەکەت دابەزی لە هەفتاوە هاتێ سەر 60 کەواتە تو پێویستت بە گۆڕانکاریەکە لە دید و پەیامەکەت نەتوانێت دید و پەیام بگەێنی دەبێت خۆت دابچێەوە کە تۆ وەکو تەلەڤیزیۆنێک هاتی لەو قوتابخانەی کە ئاستی چواری هەیە و ناساندت بە دەوروبەر لە ڕێی راپۆرتێکەوە بەڕێوەبەری قوتابخانە و مامۆستا مەزمونونەکان و بەشەکانی بەسەرکردەوە دەبێتە هاندەرێک من کە لێنی خۆم لە دۆزمە بزانام غەڵەتەکەی من چییە کە پارساڵ ئاسی سێم بەدەستێنەوە پارساڵ ئاسی دۆم بەدەستێنەوە چاو لەو راپۆرتی ئێوەکەم لە ڕێی راپۆرتەکە دەدانم دووەم بەرنامەکانتان ئەو بەرنامانی کە هەیە بەرنامەی وشیاری تعلیمی بۆ منداڵان چونکە گرنگە ئێمە ئیش لەسەرەوە بکەین خێزان هان بدەین لە زیاتی ئەوەی کەوا قوتابیەکەی لە کۆتایی ساڵدا بنمرەیەکی بەرز بەدەست دێنێ و کارتەکەی وەردەگرێتەوە یەکەم بۆ یان دووەم بووە لە باتیەوەی کە ئامێرێکی زیرەکی بۆ بکڕێ کتێبێکی بۆ بکڕێ کتێبێکی بۆ بکڕێت دوو کتێبی بۆ بکڕێ وەکو هەدیەک بڵێم ئەم کتێبە دەکەم بە دیاری بۆ تۆ پێویستە لە ماوەی ئەم دوو مانگی پشوەدا فێری خوێندنی بکەیت فێری خوێندنەوەی بکەیت فێر بێ هاوڕێ بە لەگەڵ کتێبە نەک هاوڕێ بێ لەگەڵ ئایپاد و مۆبایل من زەرری لێدەم کە یەکەم بووە بچم ئایپادێکی بۆ بکڕم یان پاسکیلێکی بۆ بکڕێن ماتۆڕێکی شەحنی بۆ بکڕم یان ئامێریی زیریکی بۆ بکڕم ڕاستە خۆشت دەوێت بە شتێکیکە پاداشتیکە کە سزاشی دەدەی بە هەماشی بە شتێکیکە سزای دەکە ئازاری جەستەیی نەبێ چکە منداڵ ناسکە بۆیە گرنگە خێزان هان بدەین گەورەکان بە تایبەتیش لە بەرچاوی قوتابیان لە بەرچاوی مناڵەکانی خۆیان لە ماڵەوە ڕۆژانە خۆیان خەریکەن بە گۆڤارێکەوە بە ڕۆژنامەیەکەوە بە کتێبێکەوە وەکو نەریتێکی لێبێ ئەویش چاو لە منکە کاتێک کە دەبینێ باوکە خەریکی خوێندنەوەیە با ئەویش بخوێنێتەوە کردنە نەریتی خوێندنەوە نزیکبوونەوە لەگەڵ کتێب جیهانبینی ئێمە فراوانتر دەکات ئاسی ڕۆشەبیریشمان بەرەو پێش دەبات بەداخەوە ئێمە ئەوەندێکەوە دۆستی چەک و دۆستی هەڕەشە و دۆستی تۆقااندن و دۆستی ئامێری زیرەکی کە کاتێکی زۆرمان لێ دەبا ئەوەندە دۆستی ڕۆژنامە و کتێب و گۆڤارین بەداخەوە بەداخەوە زۆر بەڕێز مامۆستا هەمزە سەرحان مامۆستا لە قوتابخانەی ئاشتی تێکەڵاو زۆر سپاس دەکەین کە لەو بەرنامەی ئەزمموی پۆل لەگەڵماندا بووی کە قسەکردن بوو لەسەر ئەزمموی مامۆستا و کاریگەریەکانی لەسەر پرۆسەی خوێندن مامۆستاجیان دووبارە بەخێر بێ میش لە کۆتاییدا سپاس دەکەم مامۆستا شێرزاد سپاس بۆ مادوبوونی بەڕێستان بۆ ئەو تەورانی کە ئەگەرچووکەمان لەسەر کرد ئومێد دەکەین
بەرنامەکە جێی سوود بێ و بێتە هاندەرێکیش بۆ خێزان پاڵپشتی ناوەندەکانی خوێند و مامۆستایان بکەن بۆی کەوا بتوانین بەهرە جوانەکان بە هەموو لایەکمان بەدەر بخەین و بیانگەینە ئاستێک کە دو ڕۆژ سوودمەند بێ سوودی هەبی بۆ کۆمەلگان بۆ هیوای نێمەش دووبارە سوپاس بۆ جەنابەت. سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ. سوپاس بۆ ئێوەش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. تاڵقەیەشتری بەرنامەی ئەزموونی پۆل لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بەیەک دەگەینەوە. بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.